بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕازی تەمەنەوە پێتان شادەبم. ڕازی تەمەنی ئەم جارەمان لە نێوشاری چەمچەماڵ لە خزمەتێکێک لە کەسایەتیە دیارەکانی ئەو شارەیە. فەرموون با پێکەوە بینەری بەرنامەکەمان بین. ماڵێکیان ماڵی ئێمە بوو، ماڵی حەمەعەلی مەلا عومەر. من کوڕی حەمەعەلی مەلا عومەرم. من ناوم محەممەد سابیر، ناوەکەم مڕەکەبە. محەممەد سابیر، محەممەد عەلیش هەر مڕەکەبە. عومەر باپیرمە. محەممەد سابیر، محەممەد عەلی عومەر. ساڵی 1938 ئالەم خانووە لەدایک بوو. مامۆستا ئەسڵی ئێوە هەر چەمچەماڵی بوون یا لە لادەکانی چەمچەماڵ بوون هاتوونەتە ئێرە؟ قوربان ئێمە باوکشم نا، باپیرشم نا، باپیرە گەورەمان لە تێی قایتەوەن بووە لە ناو زەنگە. لە قایتەوەنەوە هاتوونەتە کەرکووک. باپیرم بە وەزیفەی حکومی لە زمانی عوسمانیان نەقڵی چەمچەماڵ بووە، باشکاتب بووە. کە هاتووەتە ئێرە لە دایرەی ئێرە قشرەیەکەوە ئێستا نەماوە. لەو قشرەیە بۆ دایرەی حکومەت پیان و تۆ قشڵەکەی فایقەفەنی. باوکم و دایکم کە هاوسەرگیریان کردووە 5 مناڵیان بووە، 4 کوڕ و کچێک. بەرا گەورەکەمان ئەمری خوای کردووە، خوا ئافریکاسیانمان ماوی. کاک حەمەڕەشیمان لە ئەمریکایە، شەریفی برام لە بەغایە، من لە چەمچەماڵ. خوشکەکەشمان ئەمری خوای کردووە. مامۆستا تۆ هەر خوێندنی سەرەتایی و بڵێن ناوەندی و هەر لێرە بووە یا لە شوێن؟ بەڕێز لێرە یەک قوتابخانە هەبوو لە چەمچەماڵ. لە چەمچەماڵ یەک قوتابخانە هەبوو. ئەو قوتابخانەیەش ئێستا شوێنەکەی پشت نەجارڕەکانە، ئەگەر فەرموون ئەچین بۆ ئەوێش تێگەیشتی. ئەلەوێ بە شێوەی کەوان هاتبووە، هەیوانێکی گەورە داڵانێ بوو، 3 ژوور بەم بەرەوە 3 ژوور بەو بەرەوە. لە ئاخری کۆتاییشە ژوورێ بەم دەسەیە، ژوورێ بە دەست ڕاستە، ژوورێ بە دەست چەپە. گۆڕەپانێکی گەورەی هەبوو، تەوالێتیش لە دووری ئاخر گۆڕەپانەکە بوو. مامۆستا تۆ بڵێنی کە ماڵتان لێرە بووە تا باوکو تا ساڵی چەند لە ژیانە ماوە بە یەکەوە بوون؟ باوکم تاکو 1963 مەشئوم پێوترێ ساڵی بەعسیەکە. ئەو ساڵە چەمچەماڵ تاڵان کراوە، تێگەیشتی باوکم و ئەوان هەروە بەستەڵتی چوونەتە کەرکووک. هەتا ئەو ترسی و ئەمانە دابڕاتەوە. ئەو کاتە خۆم سزن بووم لەسەر قەزای سیاسی. ساڵی چەند وەفاتی کردووە باوکو؟ 1963. ئەو ساڵە بووە کە تۆ لە سزنا بوو؟ ئەو ساڵە بوو من لە سزنا بوو. دایکم لە ساڵی 1970 ئەمری خوای کرد لێرە لە چەمچەماڵ لای خۆم. هەر لە هەمانم خانووی ئێرا بوون؟ هەر لەم خانووی ئێرا بوو. ژیان و بەسەراتی مامۆستا سابیر بەدەرنیە لە کۆمەڵێک یادگاری و چیرۆکی سەردەمی منداڵی کە وەک خۆی دەڵێت ناتوانێت هیچ کات فەرامۆشیان بکاو، دەکرێت پند و ئامۆژگاری لێوەربگیرێت. لە ناوەندی بووم، بەڵێ پشووی هاوین بوو، هاتمەسە بەردەم دوکانەکەی باوکم کەی هەروە چارەگێ نیو سعاتی ماوە بۆ بانگی ئێوارێ. ساڵی چەند مامۆستا؟ ساڵی 1957. هاتم بۆ بەردەم دوکانەکەی باوکم، فەرمووی ئاخۆ گۆڕیەوە تەمەڵا ڕم ئەچم بۆ کەرکووک حەزەکەم. ئێوتی بەم ئێوارەیە بەیانی بڕە. ئەوتم خۆ کەر و کاروانی نییە، دانیسە سیارێ سوارە بی و ڕووی بۆ کەرکووک. وتی ئاخر دڵم ڕێئەدا ڕێ نادا بڕۆی. تێگەیشتی ئەقڵێتی هەردەکاری ئەو کاتە قسەی مشکان. ڕۆیشتم. وەختێکە ڕۆیشتم بۆ کەرکووک کە بچمە کرد پێشەوەی بگەم بە کەرکووک لە ساڵی 1957 بۆ 58 تەواو بوو. ئەم دوو سایدەی بینی چەمچەماڵ و بینی سلەیمانی و کەرکووک ئەکرا. گەیشتنە لای گەیچی من لەوێ سارەیەکی لۆری لێمانیدا. سارێک کە لێمانیدا ئەو سارەیە نوشتایەوە زۆر تێکچوو، ناکرایەوە دەرگاکانی. قەمەرێ لەو لاوە هات
نەفەرەکان پێیانەوت کاگورون وابزانم گورینی ناو بوو بەڵە بەڵە جامەکانیان شکان ئێمەیان دەرکرد مشعتیادی زەلامێکی خەڵکی چەمچەماڵی تیا بوو قەمرەکەی گورون هات بۆ چەمچەماڵ کاک عاسی ناو بوو خوا عافیکە ئەمری خوای کردوە وای کوڕی خاڵە ئەمە تۆی هیچ بریندار نیت نەخۆتنەوەڵە هەر پەلی گرتم و بۆ ناو قەمەرەکەی خۆیان و هاون وێەوە بۆ چەمچەماڵ ئەوسا تۆ بۆچی ڕۆشتی بۆ کەرکووت هەر بۆ گەڕان هەر بۆ گەڕان وەکو قەدەرێک هاتۆتە ڕێگەوە سەفەر وەڵا کە وەختێک کە هاتینە بۆ ئێرە وام دانا لە فکری خۆم لە تەریقیا وتم بە باوکم ناڵێم ڕۆیشتم ئەڵێم سیارەم دەست نەکەوت و هاتمەوە وەختی هاتم چایخانەیەکە بوو چایخانەی شکر محەمەیان پێوت کاک شکر نەماوە ئەمری خوای کردووە ئەو چایخانەیە ڕاوەستام چوومە سەر حەوتەکە دەست و چاوم شۆم تەماشاکەم چای چیەکە و چی کرێکارەکانی هەیە هەموو دەورەمیاندا ئاوە تومەس ئەو ئاگایان لێ لە دواوە کراسە سپیم لە بەرە یەک پارچە خوێنە بۆ بە خوێن هی بریندارەکانی دواوە بوو منیش دەسم دەم چاومە کاوشکر هاتە پێشەوتی کاکە لەو سیارەبی کە داعمی کردو وتم بڵێ وتی هیچ بریندار نیوتم ناوڵە ئاوتی برینداری ئەم خوێنە چییە ئانێکراگاکردم یەک پارچە لە خوێنە غەرق عەلا کولین هاتینەوە بۆ ماڵەوە ماڵی ئێمە لە سەردەمی باوکمە دەرگاماندا ناخرا بە شەویش پێوەیانەدا تێگەیشتی کە بەیانی زوو خەڵکە هات بەهۆی کەسابەتەوە پاڵم نا بە دەرگاکە غڕی زنجیرەکە زنجیر و چەکوشی کۆن بوو غڕی زنجیرەکە هات باوکم لەسەر قەروێلەکە خەوتو بوو بە ڕەحمەت بێ لەسەر لە حەوشەکە هەر هەڵسا وتی سابیر تاریکە چاو نابینێ کارەبا نەبوو تێگەی وتی سابیر ئیشتە لەگەڵ تۆ بووم وەرە بۆم بگەڕۆ بزانە چیت بەسەر هات ئێستا چی لێبسار بوو چونکە ئەو خەو بە منەوە بینێ ڕووداوەکەی تۆی بەخەو بینی بەخەو بینێ وەختی ڕۆت وەڵا حاڵ تۆڵە حیوانە ڕای خوا و مەولوی پێغەمبەر بێ بەس نەبڕۆ هیچنەوەی پێکەم وت دڵم ڕێنادا مەڕە جان نووسیومە ئەوەی قسەی گەورەی خۆی بشکێنێ زەرەرەکە ئەوسایان چەمچەماڵی کۆن ینی هەم ئەم شوێنە بووە چەمچەماڵی کۆن هەم شەوە عەرزم کردی ئەلێرەوە بازاڕەکە دەستی بێ 6 دوکانێ بوو یەک سەر تاشخانە دوو چایخانە دوو نانەوەخانە دوو ناڵبەنخانە ئەمە عەزە ناڵبەن بوو حاجی ڕەشیش لەو سەر بوو تێگەیشتی ئیتر چەند کوتاڵ فرۆشێک و چەند سەوزە فرۆشێک و تێگەی ئەمە چەمچەماڵ مامەستا لەو سەردەما پێکەوە ژیانی خەڵک لە چەمچەماڵە چۆن بوو مەسەلەن خەڵکێکی کەمی لێبووە تاوان شار گەورە نەبووە ئەو کاتە چۆن بوو خەڵک ژیان لێرە ژیانێکی سادە بوو بەڵێ دوایەوە زۆر بە قەناعەت بوو مەسەلا اختیارەکان لەم چایخانەی حاجی حەسەن بە تەنیش دوکانەکەی باوکمەوە ئەلەوێ دانیشتن من جۆم لێ ڕاگرتن لەسەر دوکانەکەی باوکم دانیشت بووم جۆم لێ ڕاگرتن ئەوی فڵان کەس چۆنی ئەیوت نانی ساڵم داناوە تەغارێک گەنم و تەغارێک جۆ هەڕەمەشیانەکرد تێکەڵیانەکرد نانی ساڵم داناوە خوا گەورەیە بۆ ساڵێتتر ئەوان وا بیریانە کردەوە ئێستا های کاک عادل سیارەکەی وایە بۆ من بنیکەمە سیارەکەی ئەو فڵان کەس قەسرەکەی دوو قاتە بۆ من نیکەمە سێ قات دای من خەریکی ئەو پەژارێن لەبەرەوە ئەو زەمانە ئاسوودە بوون بێ موشکیلە بوون ئێستا جەنجاڵە خەڵک دایم هەر لە خۆی و مەشغوڵە ئەمە دایرەی ئەمە خەستەخانە بوو مستەوسفێکمان هەبوو لەسەر ئەم کۆڵانە ئەلێرەوە کاک لەسەر ئەم کۆڵانە ئەمە مستەوسە بوو بە تەنیشتەوە دوایی فەرمانگەی پۆستە هاتە ئێرە ئەمە شوێن مەکتەبی چەمچەماڵی کوڕانە کاتی خۆی جەنابوو لێرە خوێندوتە من سەرەتاییم ئەلێرە تەواو کردووە لەم مەکتەبە ماوەسە لە ساڵی چەنە ساڵی چلەکانە 44 43 44 چوومەتە ئەم مەکتەبە لە ساڵی 1951 بۆ 52 شەشمان بڕی لە لێرە کە شەش تەوا بوو لێرە ئەو کاتە
ناوەندی نەبوو متەوەستە نەبوو ئەبایە یا بچێتە کەرکووک یا بچێتە سلەیمانی ئێمە چووینە کەرکووک لە کەرکووک لە قوتابخانەی غەربیە لە شەقامی ئەتلەس ئەلەوێ وەرگیران دا لێرە شتێکی زۆر سەیر باوکم هەرچەندە خوێنەوار بوو خەریقی ڕەحمەت بێ بەڵام زۆر حەزیە کرد کە ئێمە پێ بگەین و هەموو جارێ ئەیود ڕۆڵە ئەگەر ئەخوێنن بخوێنن ناخوێنن ئەگەر ئەخوێنن وەک عومەر سەید سلێمان بخوێنن ئەگەر ناخوێنن مەخوێنن عومەر سەید سلێمان خوای عومەری سەید سلێمان کێ بێ دایم ئەو پەژارەیە لە دڵ مابوو وەختێکە چووینە کەرکووک بۆ متەوەستە چووینە متەوەستەی غەربیە مدیرەکە پێی وتێن ئەوانەی لە دەرەوە هاتوون لە چەمچەماڵ و لە پردێ و لە حەویجە و لە دووز و ئەمانە دەرەوەی کەرکووکە ئێوە لە حکومەت لەسەر مەسرەفی حکومەت لە هین لە داخلی وەرەگیریان لەسەر مەسرەفی حکومەت حکومەت مەسرەفتانەکە ئێمەش چوین کەلوپەلیاندا پێمان و هەر ژووریاندا پێمان و شەو خەریکینەکان بوو کتێبەکان بەرگی تێگرم و ناوی خۆمە نووسم و لە سەریان و خەریکی ئەوانە بووم فەڕاشەکە هات فەڕاشی داخلیەکە وەکە هات کابرای ڕەش لەوێ لەسەر سدارەی ڕەش لەسەرێتی دانیشتووە و من سەلامم کردوتی ڕۆڵە وتم بەڵێ وتی تۆ خەڵکی چەمچەماڵی وتم بەڵێ وتی تۆ کوڕی حەمەعەلی ملا عومەری وتم بەڵێ وتی ڕۆیچیتەوە بڵێ عومەر سەید سلێمان گەلە سەلامت لێکا وتم تۆ عومەری سەید ئەوەی دەمێکە عومەری سەید سلێمانی هەرچەند نەسیحەتی کرد ئامۆژگاری کردوین پێی وتوین وەک عومەر سەید سلێمان بخوێنن وتی ئای ڕۆڵە من باوک دەزانێت چۆن خوێنەواریم تەواو کردووە سەرەتایی کەم دەرامەت بووین لە حەوشەی ئێوەیە کرێچی بووین بەخوا باوک دەزانێت تەنازولی ئەوە شۆربای ماڵی ئێوەم نەکرد جواب تێگەیشتی هەموو ڕۆژێک هۆقەیە شەکر مەکڕی ئەم کردە ماجومی ئەم کردە ناو قابێکەوە ئەم برد بۆم مەکتەب کتێبەکان مەخزە سەری مامۆستاکان هاوکاریمیانە کرد ئەیانزانی دەستم ناڕوە بەو شێوازە خوێنی تەواو کردەوە بەو شێوازە خوێنی تەواو کرد ئەی مامۆستا تۆ ساڵی چەند بزەبت بوویت بە مامۆستا لە ساڵی دوایەوەی لە مەکتەبە نامێنیت لە مەکتەبە لە مەکتەبە چوومە کەرکووک لە کەرکووک سێم تەواو کرد لە سێر چوومە خانەی مامۆستایان لە کەرکووک مامۆستا و کاتەی سەرگەرمی خوێندن دەبێت لە سەرەتاکانی تەمەنیدا و بەهۆی بارودۆخیە و کاتە و ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی کورد و حکوومەتی عێراق لە سەردەمی عەبدولکەریم قاسم دوجار مامۆستا دووچاری زیندانیکردن دەبێ و وێزگەی قۆناغەکانی خوێندن لە سەری دادەخرێ و لە دوای ئازادبوونیشی سەرکەوتوانە دەتوانێت ببێت بە مامۆستا و هەر لەوێەوە خزمەت بە ڕۆڵەکانی گەلەکەی بکات. مامۆستا لە ساڵی 1961 تۆ زیندانیەکرێ بۆ ماوەی 2 ساڵ و نیو ئەکرێ باسێکی و کاتەمان بۆ بکەی هۆکاری زیندانیکردنەکەتان چیە بوو؟ بەڕێز من خۆم قوتابی خانەی مامۆستایان بووم لە کەرکووک پاشەوەی کە زانیم لە کەرکووک ئەمگرن خەبەریاندا پێم مامۆستاکەم خەبەریدا پێم خۆم نەقلی سلەیمانی کرد لە خانەی مامۆستایانی سلەیمانی بوو. مامۆستا بۆچی ترسی گرتنتانە بوو ئەوە لەو کاتە؟ بەڵێ هۆکاری گرتنەکە چی بوو کە دڵنیا بوو؟ هۆکاری گرتنەکەم ئەوە بوو ئەو سەردەما پێش ئەوەی کەوا پارتی ئیجازەی لێ بسەندرێتەوە پارتی ئیجازەی هەبوو لە کەرکووک بەڵێ وەکو حزبێکی سیاسی ئیجازەی هەبوو لە لایەنی میریەوە بەڵێ دوایەوە عەبدولکەریم قاسم ئیجازەکەی لە پارتی سەنەوە ئەوانیش کەوتنە خەباتی نهێنی کاگێڕی پارتی ئەو سەردەما هەواڵ خالد دلێر بوو کە خالد دلێر مختەفی بوو لە ماڵی مام حەکیم ناوێ لە ڕەحیماوە لە ڕەحیماوە لە ماڵ مام حەکیم ناوێ لەوێ مختەفی بوو بەیانێکی زوو تەوقی ڕەحیماوە گەڕەکی ڕەحیماوە کرا نەکەس ئەچێتە ناوی نەکەس دەرەچێ دەستیان کرد بە تەفتیش خالد دلێر لەوێ گیرا گەلێ مام حەکیم دوای لەم ئاخیرە لە سجن
پێمی وتی گەلێ هاوارم کردم خالید ئەم ناوانە با بیشارینەوە با نەگیرێ وتی بە قسەمی نەکەوتی من دەرەچم لە ڕحیماوە ئەڕۆم وتی خۆی گۆڕی بە قاتێ کاوسەڵتەی لەبەر کرد و وتی دەرچوو لە دەرچوو ناگرتیان ناوەکانیشان چەنێ ئەندام و ناوی ئەندام و پاڵێورا و لایەنگری پارتی ئەو سەردەمە هەیە هەمووی ناوچەی کەرکووک هەمووی لای خالید دلەر بوو گیرە هین ژن و هین پیاو هین ژن و هین پیاو وەختێک کە گیرە تەبعەن لە ئەمن بە پێی ئەو ناوانە دەستیان کرد دەگرتنی خەڵک توێشی تیا بۆ مامۆستا یەکێ لەوانە من بووم لە ساڵی 1961 لە 11/11/1961 من گیرە مامۆستا چەند ساڵ لە سزن نابوونیەوە پێم وایە 2 ساڵ و 5 مانگ و 9 ڕۆژ مامۆستا یادگاری ناو سجن و کاتەکە کرانە سجن یادگاری بەسەراتی ئەو سجنە هیچ لە بیر ماوە بەڵێ بەسەراتی سجن زۆرە لە مۆقی سەرا بووین لە ناو قەفەسا بووین ژمارەمان لە 700 کەسە بوو ئەم 1600 کەسە وەک قەفەز لە ناو قەفەزا نەمواجه هەمانمان نە خۆرمانە بینی هیچ هەتاوەکو 6 حەومان پاشەوەی مایان بردە سجنی مرکزی کەرکووک لە سجنی مرکزی کەرکووک ئەوێ باش بوو لە گەلاوێژی مانی گەلاوێژی 14 گەلاوێژی 1963 ئێمەیان بە ئیڤای عەسکەری پاشەوەی حکومەت لەگەڵ کوردان ڕێک نەکەوت تێگەیشتی ئێمەیان گواستەوە لە سجنی مرکزی کەرکووکەوە بۆ سجنی مرکزی بەغا بردمانیان بۆ ئەوێ لەوێش ماوەی 8 مانگ ماینەوە دوایەوە نیوەڕوانێکی گەرم ئەوەنە کەلەفچە نییە بۆ ئەمەنە خەست دەستمانیان بەوایر بەست خستمانە ناو منشعەی گەورەوە ئێمەیان برد بۆ موسەیەب لە موسەیەب لەوێ معتەقەلێک کرابەوە لە هەموو لایەکەوە ڕەشبگیر کرا لە 63 هەرچی کورد وایە کۆر وایە شەل وایە و شێت وایە گەنج و پیر تێگەشی ئەمانە هەمویان هەر ئەیان تەپانە سجنەوە ژمارەمان گەیشتە 3075 کورد لەوێ مەجموعەیەکمان هەڵبژار بە مراقیب بەو کاتە تەنزیم هەبوو لە تەنزیمەوە ئێمە کرای بە مراقیب عامەکەمان سابیری شێخجامی بوو لەوێ بەهۆی ئەوانەی کە ئیدارەی سجنیان لابوو بەهۆی زەنیانەی دەستیان ئەچنی جەماعەتی سجنەکان ئەیاندا پێیان سەرقاپقاپ جانتا پشتێن بۆ ئەوەی کە لەگەڵمانە باش بن ئەو سابیر شێخجامیە لە هینەوە نزیک بوو لە ئیدارەی سجنەکەوە ئەو ئەمرەی بەهاتایە ئەی خوێنەوە توانیمان ئەو پێشمەرگانە وردە ڕزگارکەین تێگەیشتی پاشەوە تەنزیم هەبوو مەجموعەیە دانرابوون خزمەت اختیارەکانیانە کرد ئەوانەی پەکیان کەوتبوو وەکو دەروێش مالیک وەکو چۆخە هینی ڕێدار چۆخە حارسی ڕێدار وەکو عەلەبەستێ بە ڕەحمەت بێ لەگەڵمانە بوو ئەمانە پەکیان کەوتە بوو تەنزیم کلی ڕۆژەیەکێکی دانابوو خزمەت ئەمانە بکە مەجموعەیەکیان تیا بوو مناڵ بوو هەلە هێشتا نەگەیشتم لە 12 ساڵ 10 ساڵ و 11 ساڵ و ئەمانە زۆر مناڵ بوون ئەمانە مەجموعەیە بوون پەیوەندیان بە یەک کەسەوە بوو نابایە تێکەڵاوی کەسیان بکردایە بۆی لە ڕێلا نەدەن لە ناو سجنە مواجهەمان نییە تەنزیم 34 مەکینەی خەیاتی کڕی هەرێکی لە سووسێکی 3075 کورد بین هەرێکی لە سووسێدانە دەستیانە کردە خەیاتی ئەو پارەی کە دەستگیریانە بوو بەشێکی ئەدرا بەوانەی کە خەیاتیەکەن بەشێکیشی ئەدرا بە جلوبەرگ بۆ ئەوانەی جلوبەرگیان نییە لە ناو سجن گشتیانی بە دەرەوە بوو بیجامەیان بۆ کرد شەرواڵیان بۆ کرد و ئەمانە بۆ ناو سجنەکە ڕادیۆی بچووکمان لا بوو ئەو ڕادیۆ بچووکە شاردبوومانەوە لە کەرکووکەوە هەتا ئەوێ
سنة تفتيش أبو ملا صديق أبو خواب دام خلقي دوروبري أغدلر بو لاي أو بو أوش أخباري ورا قرد أخباري داية تنظيم بلاو ما نكردوا أمانوت أو حزب أوي ناردوا حزب أقاشي لنبو ببراي خوان بليم چوار چایخانە دانرا لەوێ هەر هەفتەی کۆمەڵێ دەستنەڕۆ بڕۆ ئیشکە بۆ خۆت و بۆ خۆ پارەکەشی بۆ خۆت ئەم تەنزیماتانە کرا جا پاش ئەوەی کەوا زانرا ئاخر شخص مایەوە مەسئولی کەرکووک مامۆستا جەلال عەبدوڕەحمان بوو خوا ئەویشمان ڕزگار کرد دەرچوو هەر بەو ڕێگەیەوە بە ناوی یەکێترەوە ئیستاش لە بیرمە بە ناوی ئەحمەد قادر ڕەشیدەوە لە سزن ڕزگاری بوو. دەرمان کرد بڕۆ ئەمە ئەو ناوەیە ئەسکەر نازانێ ئەمە ئەحمەد قار ڕەشیە ڕۆیشت کەمە گەیشتەوە جێگای خۆی و کابرایەوە گەورە و چۆ ناو شۆڕش حکومەت شێت بوو ئەمە چۆن بەربووە لە هەموو لە چۆ گرتبیان یەکەیەکە هاتن بە تاقیب هەتا هاوتیانە ناو معتەقەلەوە زانیان ئەلێەوە دەرچوو ڕۆژێکیان یەک پارچە لە ئامر معتەقەلەوە بۆ ئاخر سەرباز پاچیان کردەوە گشتیان کەس نەیزانی بۆ چۆ بردیانیان ئامر معتەقەلی تازەیان دانا حرەسی تازەیان دانا ئەمانەش ئەو ئاگری قورتن بەجان ئێمە ئەجا گەڕان کابرای ئامر معتەقەلەکە حامد محەممەد تەیاری ناوبوو ئەم حامد محەممەد تەیارە ئەگەڕا لەگەڵ مناڵەکانە لەگەڵ اختیارەکانە لەگەڵ ئەمە سێ ڕۆژ تومەسەمە قسە وەرەگرێ بۆی دەرکەوت ئەوانەی کە دەرچوونە لە سجن لە ڕێگای مراقیبەکانەوە دەرچوو ئێمەیان کۆ کردەوە 24 کەس بووین ئەم 24 کەسە کراینە ژوورێکەوە بە شەو تەعزیب و بە ڕۆژیش لەو ژوورەیە سجن بووین سەد لە ئاوانە کردە ژوورەوە لەگەڵ سەمونە ئیتر هیچێک لەسەر عەرزەکە بووین نوێنەکانشمان لە قاوشە وەڵاوانەی پێ نەچوو شەوێکیان لە پڕ مەلا سەدیق وتی ئەرە وەڵا تەقی ڕادیۆکەی لایە زانیمان شتێ بووە بەس نەمانەزانی چی سل خۆڕۆشا بوو بە یەک غەڵبەغەڵ بێ دوایی کپ بەیانی زانیمان کە بەیانێ دەرچووە عەبدوسەلام عارف لەگەڵ بەعسیەکانە تێکیدا بەعسیەکانی دەرکرد حرەس قەومی چەک کرد بەعسیەکان ڕایان کردە سووریاوە تێگەی مووقفی زەعیف بوو بۆی لەگەڵ کووردا نزیک بێتەوە پێیان وت فاوەزات بکەن یعنی کان تۆ هەنگاوێ بنێ هەتا ئێمە بزانین نیەتت سافە یاننا ئەوش ئەم هەیوە ئەم بەیانەی دەرکرد ئەم بەیانە ئەڵێ إطلاق سراح كافة المعتقلين والمحكومين والموقوفين والمحجوزين الأكراد فورا إما بو بيانا لبستو دوي شواري هزارو نوصو شستو شوار درسوي جهات مو بو خاني مامۆستایان بۆ سلەیمانی مامۆستا کەمالی سووسێ مدیر بوو هەستایە پێوتی کورە یاخوا بەخێر بێی ڕوخێنەری بەعەز ڕوخێنەری عەبدولکەریم قاسم ڕوخێنەری چێ ڕوخێنەری چێ تۆ چیت لێ هات ڕۆڵە وتم وەڵڵا مامۆستا لەو کاتەوە سجن دەوتی بڕۆ دەوام کە هەفتەیە دەوامم کرد هات نادیانە شوێنم بۆ ئیدارە چووم مامۆستا کەمال فەرمووی وتی مامۆستا ڕۆڵە تۆ تەلەبە نیت مامۆستا بۆ تەلەبە نیت وتی وەڵا کتابێ هاتووە لە بەغاوە ئەڵێ هەر کەسێک 2 ساڵ لەسەر یەک سزنی تەرک کردبێ مەکتەبی تەرک کردبێ ئاعتیبارەکرێ بە مەفسڵ تۆ نەک 2 ساڵ 5-6 ساڵ نەهاتوویت لەبەر ئەوە تۆ تەلەبە نیت وەڵای تر وتم چارم چێ وتی بڕۆ وەلای کاک موسا چوومە لای موسا سەمەد ئەوشتی ڕۆڵە من کتابەکەم دەرنەکردەوە کتابەکە لە بەغاوە هاتووە لە وەزارەتەوە کتابێکیان بۆم کرد ئەمە تەلەبەیە ئەم کتابە شەملێکە چووم لەوێ دەرمیان کرد وتیان ڕۆح کتاب واضح کتابەکە ئاشکرا و ڕوونە گەلێ مەحاولەم کرد گەلێ کاغزیان دا پێم بۆ واستەی ئەم لا ئەولا بۆ گەڕانەوەم هیچ جێی پوشێکی نەگرت ڕۆژە لە ئوتێلێک لە شارە ڕەشی لە ئوتێلێکم
دایکم بە ڕەحمەت بێ دایە حاجی هات بەلام ڕۆڵە چیت کردتم وەڵا دایە هیچم نەکرد هەرچی دەرگایە هەمووی لەسەر من داخراوە وتی دا خەزووری کاکەم بوو لە بەغا بوو زەعیم بوو زەعیمی عەسکەری وتی خەزووری کاک دەڵێ زەحمەت نەبێ با بێ بیبینم بزانم مشکلەکەی چییە بەشکم بتوانم یارمەتی دەم وەڵا ڕۆیشتم چوون بۆیانە وت ئەمشەو میوانی منی لێرا مێنیتەوە بەیانی پێکەوە چینە تەربیە منەچم بۆ نادی بزانم کەسێ نادۆزمەوە یارمەتی مامدا وەڵا بەیانی چوینە تەربیە لە تەربیە لە بەردەم ژووری مدیری تعلیمی ئیبتیدای عام وەستای ژوورەکە هین ئەو بوو قاپی کردەوە چوینە ژوورەوە دانیشتین وتی ڕۆڵە ئیشەکەت لای من نییە ئیشەکەت لای مدیری ئەعدادی معلمینە ئەم ئەوراقانە هین دوێنێت ئیمزایەکەم دوایی پێکەوە چین بۆ لای بزانین ئیشەکەمان بۆکە وەختێک کە ڕۆیشتین وەختی هێشتا ئێمە دانیشتبوون قاوەی هێنا کابرای فەراش قاوەکەمانە خواردەوە مدیری ئەعدادی معلمین خۆی ئیشی بەم کەوت دەست تەلەبەی جێکردووە هاتە ژوورەوە وتی ئیشی ئەم تەلەبەیەم بۆکەی ئەویشتی تۆ ئیشی ئەم تەلەبەیەم بۆکەی وەک داش بەداش وتی سار وتی ئالەوەسان لێی وەرگرت ئیمزای کردم وەرێکی لەدا و دایە دەست واستەکەی لای من مامۆستا عەبدولقادری ناوبوو فەرمووی ڕۆڵە تۆ شانستەیە ئەوە مدیری ئەعدادی معلمین ئیشی پێم کەوت ئیشەکەم بۆی کرد تۆش بڕۆ بۆ لای بزانە ئیشەکەت بۆ بکە وەختێکە ڕۆیشتم عەریزەکەم دایە دەستی خوا شاهیدە ئاوە چۆ دواوە ابنی هذا ماشیە ئەمە نابێ بۆ نابێ وتی ئەمە زەحمەتە نابێ منشتم ئەگەر نابێ ئەچمەوە لای مامۆستا عەبدولقادر ئەڵێم ئوستاد ئەڵێ نابێ خراپ بزەخەنەیە گرتی لێی نووسی مەجلیس المدەڕیسین لەوێ سڵاحەتی دایە مامۆستاکانی لای خۆم لە خانەی مامۆستانی سلێمانی ئێوە ڕازیتان لەسەرە ئەم تەلەبەیە بخوێنە یاننا وەڵا بەو هینەوە وەرگیرام و هاتمەوە ساڵێکم مابوو تاوام کرد پاشەوەی تەخەڕوجم کرد لە ساڵ لە سلێمانی لە خانەی مامۆستای سلێمانی لە ساڵی 1965-66 تەخەڕوجم کرد لە ساڵی 1966-67 لە مانگی یەکە تەعین بووی ئەوەڵ تەعینم لە کەلار بوو کەلار ئەو کاتە عاید بە کەرکووک بوو چەمچەماڵ عاید بە کەرکووک بوو منیش خەڵکی چەمچەماڵ بووم چەمچەما عاید بە کەرکووکم درام بە کەلار لە کەلار ماوەیەک مامەوە لە کەلارەوە نەقڵ بووم بۆ پشدەر لە پشدەر لە ناحەی سەنگەسەر بووم 2 ساڵ پاشەوەی ناحەی سەنگەسەر نەقڵ بووم بۆ شارە زۆر ئەنجا لەو سەردەمەیە کە لەوێ مامۆستا بووم ئەمرێ دەرچوو بۆ ئێمە لەگەڵ 3-4 مامۆستای ترە من ڕئیسی لوژنەکەم ئەوانش ئەندامە لە لوژنەکە حکوومەت و شۆڕشی ئەو سەردەمە ڕێککەوتن عەلا ئەساس ئەحسایە بکەن بەڵام ئەو ئەحسایە فەشەل بوو دوای 11 ئازار بوو نەکرا ئێمە ڕۆژێ لە سیاغی ئیشەکەیە کە ئیشمانە کرد ڕێم کەوتە دێی ماین دۆڵ لە نزیک سێ سادق لە سراوی سوبحاناغاوە بۆیە ڕوە وەختێ لەوێ بوون لەوێ بە خزمەتی مامۆستا مەلا کەریمی بیارەت گەیشت لە مزگەوتی ماین دۆڵ ئێمەش لەوێ بان کران لەوێ پێکەوە نانمان خوارد دوای نان خواردن حەزمە کرد لە دوورەوە ئەو خوا لێ خۆش بووە بناسم بە گفتوگۆ لە قسەی لەگەڵ بکەم وەختێک کە چوین دانیشتین پرسیارێکم لێ کرد مامۆستا بەڕێستان وەک مەرجەعێکی دینی ڕاتان چییە بەرامبەر بە ئەلقورئان والقەمەر یعنی قورئانی ئێمە ئاینی ئێمە ڕێگای داوە ئاسمانەکان بگەڕێن یان نا وەختی هەن قسەکە لە دەم دەرچوو ئەو مەجلیسە بوون بە 2 بەشەوە بەشێکی مؤەید بەشێکی ڕەفس
بەشێکیان تەئیدیەوە کەن ئەتوانین بڕۆین بەشێکیان تەئیدی ناکەن وتنجا مامۆستاجان ئەمە پرسیار بوو کردە وتم ئەرە وەڵڵا باشترین پرسیارە ئێمە لەگەڵ مەسیحیەکە مەسەلا مامۆستایە لەگەڵما ئەم پرسیارەی لێ بکەم لێکردم چۆن وەڵامی بەمەوە ئەبێ شتێکم لا بێ هەتا من وەڵامی بەمەوە وەکو ئیسلامێک من ئەم بلیمەتە خوا ئافریکایە خوا هەر لەو مەجلیسەوە هەر بە ئاەتی قورئانی بردێ ما لێ نهایە و هاوردێەوە عینی مەجلیس هەر بە ئاەتی قورئانی فەرمووی بە پێی ئەم ئاەتانە قورئانی ئێمە ڕێی داوە ئاسمانەکان بگەڕێ جا بە پێی ئاەتی قورئان مەسەلەینەکەی بەڵقیسەی هێنایەوە چۆن تەختەکەی بەڵقیسیان لە وڵاتی یەمەنەوە لە تەدمرەوە هێنا بۆ حەزەتی سولەیمان لە دەوامەکەی حەزەتی لە مەجلیسەکەی حەزەتی هینا سولەیمانە ئینس و جن و دێ و درنج و مار و مێرو و حەشا هەمووی لە مەجلیسەکەی هابوون ئەڵێ قال عفريت من الجن أنا آتيك قبل أن تقوم من مقامك مقام يعني الدوام پێشەوەی تۆ لە داوامەکەت هەستی من تەختەکەیت بۆ دێنم هینەکەی بەڵقیس قال رجل من أهل العلم من أهل الكتاب أنا آتيك قبل أن يرتد طرفك تێگەی ئەمەی هێنایەوە بە چاپڕووکان نییە بۆ دێنم کامیان زووتر هێنای ئەهلی علمەکە بەڵێ جا ئەبەم شێوە ئادا جایزە جاوانەی کە ڕەفز بوون دەمە قسەی ئینگلیزەکانە ئەو شوێن مامۆستا هەر ئەوە نەئەزانن ئێوە بخوێنن بەخوا لە من ئیسلامترن بەڵام بخوێنن تازە علمتان پێ بێت ئەرەوەڵە مامۆستا 2000 تۆ بڵێن هەر مامۆستا بووی تا ئێسەیە چەند قۆناغی تر و لە بڵێن کاتی لە کایەکانی خوێن نابڕیوە بەڕێوبەر بووی یا بوویتە مشریف بەڵێ قوربان وەختێکە لەوێ بووم خوشکەزایەکم لە کەرکووک ئەمری خوای کرد زابت تەیار بوو کوڕێک گەنج زۆرم پێ ناخۆش بوو بە تەرمەکەیان نەگەیشتم ئەوە دای لە خەیاڵە منتم دوورە وڵات بە عملی من نایبیانی برایەک شموای لێ دێ ناتوانم بگەم بە تەرمەکەیە هەستامی داوای کەرکووکم کرد چەمچەمال لەسەر کەرکووکم لە کەرکووکشەوە داوای چەمچەماڵ بکەم وتی ئەمرەکەم دەرچوو لەبەرەوەی نوقتەم زۆر بوو منیان دایە دەبس دامیانە دەبز لە دووبز مامەیە مامەوە محاولەم کرد هاتمەوە بۆ چەمچەماڵ کە هاتمەوە لە ساڵی 1972 هاتمە چەمچەماڵ کە هاتمە چەمچەماڵ لە چەمچەماڵ پاش ماوەیەک بووم بە معاون مدیر لە عینی قوتابخانەکەی خۆم چەمچەماڵی کوڕان هەر ئەو قوتابخانەیە بوو بەڵام شوێنەکەی و بیناکەی گۆڕابوو ئەوە نەماوە لەوێ مامەوە بووم بە یاریدەدەری بەڕێوەبەر تێگەی پاش ساڵێ ساڵ و نیوە شتێکی ئاوها مەکتەبێت تازە کرایەوە بە ناوی شۆڕش دیراسەی عەرەبی بوو ئەنجا لە معاونیەوە نەقڵی ئەوێ بووم بەڕێوەبەری لە ساڵی چەند مامۆستا ئەوە ساڵی چەند بوو لە ساڵی 1975 کە وەختی نەقڵی ئەوێ بووم مامەوە لەوێ تقریبا 7 ساڵ لەوێ مامەوە 3 جوون قوتابی تیا بوو کوردی تیا بوو عەرەبی تیا بوو تورکمانی تیا بوو تێگە من هەر شتێکم وەکو یەک ڕاگرتم چونکو عەرەبی بوو دیراسەکەی خوێندنەکەی عەرەبی بوو هەچی کوڕانی منەظەمە و مەسئولینی بەعس و مەسئولینی حکومی هەبوو هەموو مناڵەکانیان لەوێ بوون ئەو کاتە مامۆسای ئەوستەدەمە ئیمانی بەدار بوو بە ئەشکەنجە تێگەیشتی من قسوورم ناکرد بەرامبەر بە هەر شێ بەشەکە فەرق و جیاوازیم ناکرد لەگەڵ یانە لەبەرەوە ڕۆژە بە ڕۆژە کەسێکیان نەهاتن بڵێ مامۆستا تۆ وایان ئەمایان هیچ ڕۆژێ چۆن دەرکرام لە مدیری دەرکرام ڕۆژێ مامۆستا ئەکرم ئیبراهیم پیرۆتمان هەبوو خەڵقی سلێمانی بوو ئەم مامۆستایە مامۆستایەکی جەنتڵی باڵەبەرزی ڕیاضی بوو
مامۆستا ئەکرەم لە دەوامە دەرسەڵێتەوە لە پۆلا منیش لە ئیدارە دانیشتم ئەوە نەم نەزانی مامۆستا ئەکرەم خۆی کردە ژوورا و تەباشیرەکانی بە تووڕیەوە یا بە ئەرزی ژوورەکەیە و وتی یا منە بم لەم مەکتەبە یا کوڕی مەسئولی منەظەما بێ لەم مەکتەبە تێگەیشتی ویست مامۆستا تێم گەێنە بدانین چییە سەبەبەکە بۆوە هەڵچوویت و تووڕە بوویت دانیشە دانیشتی مامۆستا من دەر شەرحەکەم لام کردە دواوە ئەتیای تەماشاکەم لە دواوە پەنجەم پێواکە تێگەیشتی چکە کوڕی دەسەڵاتدار بوو کوڕ دەسەڵاتدار بوو مەسئولی ئێرە بوویتە لە قایمقامیش گەورەتر بوو کاتە کەس نەیوێرا بزەربێت منشتم خۆ بە پیاوە زانی وتی بڵێ وتۆ من قەزێکی ئەخلاقیە ئەوە لە تۆ نەکراوە لە من کراوە تێگەیشتی چکم مدیر بەرپرسە بەرامبەر بە تەلەبە و بە مامۆستا و بە کارگوزاری ئەو قوتابخانەیە من لە ژیانما 41 ساڵ خزمەتم بووە هەروە تەماشام کردووە هەمووی بە هی ئیشی مدیرم زانیوە بە هی مدیرم زانیوە وتم دانیشە خۆت بە پیاوەزانی دانیشە تۆ ئەبی ئەو نابێت وەڵا تەلە فەراشەکەم نار بە شوێنیا هێنایان سنفی چواری سەرەتاییە هێنایان هەتا جولا بەدار جولانم ئەنجا فەراشەکان خۆیان دایە بان دەستمە مامۆستا بۆ خاتری خوا بەخوا هەمومان ئەعدامەکەن تۆ زانێمە کێیە وتم چاکە زانم کێیە لە بەندەستم دەریان هانی ڕای کرد چێ بۆ لای باوکی منیش بە فەراشەکەمت بڕۆ بە مامۆستاکان بڵێن قوتابیەکان بکەنە وەڕەپانی قوتابخانەکە ئێوە وەرن مامۆستاکان بابێن بۆ ژووری ئیدارە ئیجتیماعمان هەیە کۆبوونەوەمان هەیە مامۆستایان هاتن تەلەفۆنم هەڵگرت لەگەڵ باوکەکەیە مامۆستا من چۆنم مەسئول منەظەمەوە پێم وتم تۆ ئیستینکافەکەی وتی ئەلعەفو ئێوتم ئیستینکافنا 5 دقەوەکو وەلی ئەمری کوڕەکەت وەرە بە مەکتەب وەڵا هات ئەلحەق هەموو هەستای من جێیەکەی خۆم چۆڵ نەکرد بڵێم فەرمووەرە جێیەکەی منیش وەکە مامۆستاکان هەستام لە جێیەکەی خۆمەوە ئاوهای کرد شوێنە بەرامبەر بە مامۆستا ئەکرەم دانیشت وەک کە دانیش ڕووی کردم پاش بە خێراتن ڕووی کردە منتی مامۆستا وتم بەڵێ وتی مامۆستا من و ئەکرەم ئیبراهیم ئوستاد ئەکرەم مامۆستا ئەکرەمیش باوکم با قوربانی بێ هەستایە پێ وتی من مامۆستا ئەکرەم بەم دوو پەنجەی وتی جەنابەک ئوستاد ئەکرەم ئەمە ئیستیهزایە مامۆستا ئەکرەم هەنێیش دەستی داگرێ پەلاماریدا یەخەی گرت و هەڵیستان وتی بالکوردی گول ئەکە بە کوردی بڵێ ئەکە لا تقول جنابك أنت جنابك مو أنا جنابي وتي يقام بردا استم مديري مكتب هي قصدك حلقة وتملك مديري مكتب بسي كركات تربيتي خاصة مكتبي خاصة ما مطاي خاصة تايبتي بو مكتبية منابع تيجيشتي بو مكتبية وتي بو دريناك وتمنات وانا شكو تعليمي إلزامية قانونا تقتل بدر ناكري تو كولي أمري تلميذي باوتي أتواني دريك وتكتبك يم دركتب فراشكم ناكتبك ها كتبك كرت بندس يروي جاء ما بصر ما مستعصابير ونارو حساب ولا سركري تجي صار الراية لإدارة لا مياندا بوم بما مستع جاران لقطاب خانة كي خوم تمام هرو دو قطاب خانة يبو أما دراسة عربية ودراسة كردية بو زورم بيخوش بوشون كل سر قصديكي بأخلاقي بو تجيشتي باش 2 سال أو ما مسؤولة نقلي هولير بو كنقلي هولير بو للتربية واللجنية كاد لخوي سرتايوة مسؤولة كي سي تاريخ بو لسليمانية وهاتن بويرا نهاتنا مالي إعما مشرفي إيران لقلب ما مستقار رشيد هاتن بمارا وتان ما مستا مدير تربية صلاة والليكا أزانيت ولا سرشي دركراوي لبروا هاتوينا بقريتو شوانكي خود بو مديريك تملا يا أخواب بخير بين بلام هل ليروا هتاوكم مكتبكي خوم ليران بروكا الناس موعبه إداري هرشواني كتان هي ما نعمني بس أيام بياناتري والله زايتر كرمي أنا مديري مكتبي دياري ما مصطفى فاضلك ما أنا بو مدير بو نقلي كركوك بو شو مزيكي أو وصل صالي چەند بوویت بە مشریف
لە ساڵی 1995 چەند ساڵ بە مشرفی بایتەوە لێرە؟ لە 2006 خانەنشین بووم بە مشرفی. ژیان و بەسەراتی هەر تاکێکیە وڵاتە پڕێتی لا چیرۆک و ڕۆژگاری سەختی ژیان. مامۆستا سابیر باسی یەکێک لە ڕۆژگارە دژوارەکانی ژیانی دەکات کاتێک شاڵاوی بەناو ئەنفال یەخەی گەلی کورد دەگرێ و شاری چەمچەماڵ و دەوروبەری دەبنە وێزگەی ڕاپێچکردنی مرۆڤگەلێکی بێتاوان بەدەستی دەسەڵاتێکی ستەمکار و ملهوڕیە و کاتەی عێراق بۆ جینۆسایدکردن و لەناوبردنیان. مامۆستا با بێنە سەر بەشێکی تر لە ژیانی تۆ. نۆی دوی هەموو ساڵەیەکێکە لە ڕۆژە دژوارەکانی میلەتی کورد و بەتایبەت ئەم دەڤەرەی کە ئێوە تیا نیشتەجەن. ئەویش یەکەم شاڵاوی ئەنفالە. لەگەڵ ئەنفال لەگەڵ ئەو ڕۆژە سەختە چی یادگای؟ ئەو ڕۆژە بڕوا و نەیبینینەوە. ئەنفانی مەشئومی نالەبار و ئەوەشی کە کردی هەرخوانە ناز بوون دەستیان کردە کۆکردنەوەی ئەو عالەمە عەسکەریە ڕۆی و دەورەی دێدا و دێ سووتان و ماڵیان ئەوانەیانە کرد ئێوە خەڵەتان بوونیان ئەچن ئەرستانە داتێ حکومەت و لە لادێ دانانیشن ئەچنە شارستان و ئەچنە مەکتەبتان بۆکەنەوە ئەمەتان بۆکەنەوە ئەمانە کردویانە ناو سیارەوە ئەو هەموو ڕەش و ڕووتیان هاورد. تێگەیشتی چەمچەماڵیش ئەوەی کە تۆزە سەقا بکەن نامستەقەفەکانیشی هەر ئەیزانی مەسەلە چییە ئەمانە ئەبەن ئیتر چاومان پێیان ناکەوێتەوە. ئەنێ مامۆستا خەڵکی ناو خودی چەمچەماڵ بڵێن ئەنفال نەکرا بەس لادەکانی چواردەوری بوو کە ئەنفال کراوا بوو. بەڵێ ئەوەی قەزابێ ناو چەمچەماڵ ئەنفال نەکرا ئەوەی دەوروبەر بێ ئەنفال کرا ئەوانەیان بە سارەی زیلی عەسکەری و بە پاسەکان هاورد بۆ چەمچەماڵ. ئەنجا دانیشتوانی چەمچەماڵیش گەلێکیان بە سەرۆکایەتی ئەو قالەشێکیان پێوت قالەی حەمەی گورون. ئەو ڕۆژە دەورێکی زۆر پاڵەوانەی هەبوو جام چەند سیارەی شکان گەلێک کەسیان داگرت لە ئەنفالەکە حەشاریاندا بردیانیان تێگەیشتی دایانیان کرد. ئەوە دەورێکی زۆر باڵا بوو ئەوەکەی ترشی تر حکومەت بردی کەس نەزانی بۆ چیان. ئەنی مامۆستا ئەو خەڵکەی لادەکان نەیانەزانی بۆ ئەنفال بۆ جینۆسای دەبرێن ئەنی وایە نەزانی بۆ کوێ خۆر بەسەرانە نەیانەزانی نەوەڵا نەیانەزانی مەسەلە چییە. ناڵم لێەوە وا کرد بردیانە عەقلیانەوە ئێوە لە لادێ ناژین تێگەیشتی ئەتانهێنینە ناو شار و مەکتەب و ئەرستانە دەنێ و خانوتانە دێنێ و بۆەوە خەڵەتان بیان بەرشێکیانە و دانا بەزم هەتاوەکو سەر ئەرزەکەم. مامۆستا لە کاتی ئەو شاڵاوانە کە دەست پێەکە لە ناو چەمچەماڵە بڵێن ئافرەتێ لەگەڵ سێ مناڵایەتە ماڵەکەی تۆ بۆەوەی تۆ پەنای بدەی ئەوە چۆن بوو؟ بڵێ قوربان هەر ئەو ڕۆژێک کاتی ئەنفالە ئێمە پێش ئەوە دانیشتوانی چەمچەماڵ بە نووسراوی ڕەسمی بە بڵندگۆ بە قسە هەموو کەسی ئاگدار کرایەوە هەر کەسێک ماڵی ئەنفال مناڵی ئەنفال هین دەرەوە لە ماڵەکەی بیحەوێنێتەکەەوە بیگرێتە خۆی ئەو ماڵەش حسابی ئەنفالی بۆکرێ. دا نمونەی شملایە سالاری ئەحمەدی کەریمبەک دراوسێمانە لای ماڵ ئێمەوە لای مزگەوتی گەورەی چەمچەماڵە کەس و کارەکەی لە ئەلی زەنگنەوە هاوردبوو لە ماڵەکەی خۆیان دای نابوو ئیستاش بردیان ئیستا و ئیستاش بردیان. لەو ڕۆژە ڕەشەیە لەو ڕۆژە نالەبارەیە لە بازار ڕەهاتمەوە دوای عەسرێکی درەنگ تەماشاکەم دایکی مناڵەکان لەبەر دەرگا وەستاوە بە تەنیا زۆر بەلامۆ سیر بوو کە لە دەرگا وەستاوە تۆزێ پێم هەڵبریتم شتێک ڕووی داوە وەک کە ڕۆیشتم تەماشاکەم پێمی ودوتی هیچ نییە ئافرەتێ بە سێ مناڵەوە خۆی کوتاوەتە ماڵەوە ئەڵێ دەرم مەکە بەس هەتاوەکو مامۆستا دێتەوە. وەختێک کە چووم تەماشاکەم ئافرەتێکە ناسیاوە خەڵکی ئەو دێیە و بانقەرەسەنەیە چاوی بە من کەوت دەستی کردە گریان هەموو ئەمانەی داڕوشاوە گشتی خوێنی پێداتە خوارەوە ئەڵێ مامۆستا ئابڵۆخەی دێیەکەمان درا من خۆم کردە ناو ئەو تووڕکانەیە لەگەڵ مناڵەکانم خۆم شاردەوە نەهاتمە دەرەوە هەتاوەکو دەنگ بڕە. وەختی هاتمە دەرەوە درەنگ بوو هاتمە دەرەوە ڕێم کرد خوام بەیاد کردووە تۆم بەیا کردووە هاتوومە دەرمەکەی ئەوە ئەڕۆم دەرم ناکەی ئەوە کەیفی خۆت
ڕۆڵە پەنا بەو خوایە دانش بەڵام مایەوە هەتاوەکو تەقریبەن هەفتە کەمتر هەروە 4-5 ڕۆژێ بوو کەف و کوڵەکەی ئێتر دوایی ئەو کەف و کوڵە نەما بانیان کرد ئەوەی ئەحساشی نییە ئەوەیشی خۆی شاردۆتەوە بابێ ئەرجێ دەینێ هات ئەویش چوو بە چ بوو دەی ئەرجیاندا پێی ئێستەخوانێ بڕێکردوێتە خانوو هەرسێ مناڵەکە یەکێکی پێشمەرگەیە یەکێکی حرەسە یەکێکی سایق تەکسیە تێگەیشتی سێ خانووشیان هەیە بۆ خۆی دانیشە ژنەکەش ماوە دوای بەڕێکردنی ئەو تەمەنە پڕخێر و بەرەکەتێک کە لە ڕابردووە بەسەر بردووە چ شتێک هەیە بۆ گەنجان مەسەرەن بۆ خەڵکی بەگشتی واللهی هیوای تەمەن درێژش بۆ ئێواکەم هیوای چاکەش بۆ کەناڵەکەتانەکەم هیوادارم هەموو کاتێ هەرچی شتێک حەقیقەت و ڕاستە ئەوە بخەنە ڕوو هەرچی شتێک حەقیقەت و ڕاستە ئەوە بخەنە ڕوو بۆ خزمەتی ئەو ملێتە ڕەشەوتە